یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فەیلە سیاسەکان فەیلی ژمارە 13 سەندیکالیزم جوڵانەوەیەکی خەباتکاری کرێکاریەکە لە دەیەی 1890 لە فەڕەنسا دەست پێکرا و ئامانجیان سپاردن، چاودێریکردن و خاوەنداری کەرەستەی بەرهەمهێنانە، نەک لەلایەن دەوڵەت بەڵکو لەلایەن سەندیکاکانەوە بوو. ئەم جوڵانەوەیە بنەما تیئۆرەکانی خۆی لە هەزری دژە پاڕلەمانی پرۆدۆن و بەشێکیشی لە ناڕەزاییبوونی کرێکاران لە یاری پاڕلەمانی حیزبە سوسیالیستەکان و پێداگری بێڕادی ڕێبەرانی جوڵانەوەی مارکسیستی لە سەرکردە سیاسەکانی ئیلهام گرتووە. ئەم هزرە پێشنیار دەکات کە کرێکاران، کارخانەکان و دامەزراوەکان لە چوارچێوەی کۆنفدراسیۆنەکان یان بەیەکێتیەکان یان سەندیکاکان ڕێک بخرێن. سەندیکالیزم سیستمێکی ئابووریە کە تێیدا سەناتەکان لەژێر خاوەندارەتی کرێکارانە. مانای سەندیکالیزم لایەنگری یەکێتیەکانی کرێکارانە. سەندیکالیستەکان بەگومانەوە دەڕوانە ڕۆشنبیرانی سوسیالیست و یەکگرتووی کرێکارانەیان وەکو پێشمەرجی سەرکەوتن لە هەر کارێکی سەنعەتی و ئیتحادیەی دەزانن. ئەمە بە سەرنجدان بە بڵاوکراوەی کۆنفدراسیۆنی گشتی کە لە فەڕەنسا ساڵی 1906 و هەروەها لە ڕاگەاندراوی ڕێبەری ناوداری جوڵانەوە لە بریتانیا تاممان بۆ لە ڕاگەاندراوی جوڵانەوەی کرێکارانی سەنەتی ئەمریکا پێداگری لەسەرکراوە. ئێمە کاتێک باز لە سەندیکا دەکەین جۆرێک ڕێکخستنی خەباتکاری ڕۆژانەی کرێکاران چی دەکەینەوە؟ ئەم خەباتە کە لە هەمان کاتدا دەروونن لە کۆمەڵگای سەرمایەدا و بە هەر شێوەیەک لێرە و لەوێ لە بەرامبەربوونی ناکۆکی کار و سەرمایە خۆی نیشان دەدا، بەڵام لە هەلومەرجی قەیران تون دەبێت و دەبێتە بەشێکی ڕۆژانە. سەندیکالیزم کاری خۆی بە فەڕستکردنی بنەمایەک دەست پێکرد کە زیاتر لەگەڵ مەکتەبی فکری و سوسیالیستی هاوبەش بوون. سەندیکالیزم نادادپەروەری دەرونی سیستمی کرێگرتن و نائەخلاقی بوونی بنیادی کۆمەڵگای سەرمایەداری کە بە باوەڕی ئەوان لەسەر بنەمای چەوساندنەوەی کارایی بنیادنرابوو وەلاناو سیستمێکی تیئۆرێکی ململانەی چینایەتی مارکسیان قبوڵ کرد و ئەوەی بە دەرەنجامی شیا و لۆژیکی خۆی گەیاند. بەم پێیە پشتڕاستی کردەوەکە لە نێوان سەرمایەدارەکان و مەزیارەکان قازانجێکی دوولایەنە بوونی نییە و نابێ. دەرەنجام دەبێ خاوەنداری تاک و تایبەتی کەرەستەی بەرهەمهێنان هەڵوەشێتەوە و خاوەنداری و چاوەدێری گشتی ببێتە جێگرەوەی. بەڵام سوسیالیستەکان و سەندیکالیستەکان لەم شوێنەوە لە یەکتر جیا دەبنەوە لە حاڵەتێکدا کە سوسیالیستەکان خوازیاری خاوەنداری دەوڵەت و سازمانە گرێدراوەکانی وەکو شارەداریەکان بوون. مەیلی سەندیکالیستەکان ڕوو لە خاوەنداری و چاوەدێری ڕاستەوخۆی کرێکارانەکە دەبێت لە ڕێگەی سازمانەکانی خۆیان واتە یەکێتیەکانی کرێکاری و فیدراسیۆنەکانی یەکێتیەکان بەڕێوە بچێت. لە ڕوانگەی سەندیکالیست بنیادی دەوڵەت و چاوەدێری سەرسەنعەت لەگەڵ ئازادی ڕاستەقینەی چینی کرێکار دژایەتی هەیە. دەوڵەت کەرەستێک بۆ دەسەڵاتدارەتی چینایەتیە و دەبێت واش بێت. لە ڕاستیدا دەوڵەت کومیتەی بەڕێوەبەری چینی سەرمایەدارن و بۆ بەرگری لە قازانجەکانی ئەو چینە پەیدا بوون. لە ئاکامدا بەقەدەر خودی سەرمایەدار لەگەڵ کرێکار دوژمنە. جگە لەوەش دەوڵەت ناومێدانە بە بروکراسی نائەخلاقی لێ گرێدراوەکە لە نوێکاریدا بێتوانە و بەرامبەر بە تەکنیکی سەنعەت نەزانە. دەوڵەت ئەگەر نیازپاکیش بووایە چاوەدێریەکەی بێگومان سەرڕۆیانە و بێچاوەدێری دەبێت. لێرەدا
سندیکالیزم بۆ ڕەخنەی ئاسایی مەکتەبی تاکگەرایی لە سوسیالیزمی دەوڵەتی کاریگەری دادنێت. چاودێری کرێکاران کە لە ڕێگەی سندیکاکان بەڕێوە دەچێت ئازادی و کارایی تێکەڵ دەکات. تیۆری سندیکالیستی لە تیۆریەکانی خەباتی چینایەتی دەست پێ دەکات کە دەبێت تا ڕۆتی ئەنجامدانی گۆڕانکاریەکی تەواوی کۆمەڵایەتی بێبەزەیانە بەردەوام بێت. چەکی پێویست بۆ ئەم خەباتە هێزی کرێکارانی ڕێکخراوە. لەو جێگەوە کە هاندەری ئەم لێکەوتە ئابووریە ململانەیەک دەبێت کە دەبێت لە گۆڕەپانی ئابووریدا ئەنجام بدرێت. سندیکالیستەکان مانگرتنە گشتیەکان بە کەرەستەی سەرەکی شۆڕشی کۆمەڵایەتی دەزان و متمانە و ئەرخیانی تەواویان پێ هەیە. لە دەرەوەی کانگا یان کارخانە کرێکاران خاوەنی باوەڕی مەسەبی و سیاسین کە ئەگەر لە هەنگاوە بە کۆمەڵەکان بە تەواوی ڕێنەگرێت لانیکەم کێشەی بۆ ساز دەکات. بەڵام سروشتی کارکردن هەستێکی هاوبەشیان پێدەبەخشێت کە باخی ناکۆکەکان دەخاتە پەڕاوێزەوە و ئەوان بۆ بەرگری هاوبەش لە سندیکا لێگرێ دەدات. هەندانی کرێکاران و تێپەڕین لە حاڵەتی بەرگریکارانە بۆ ڕەوشی هێرش ئەرکی سندیکالیست و مانگرتن چەکی هەرە دیاری ئەوانە. مانگرتن هەرچەندە لەباری سەرکەوتن و ئامانج بەرتەسک بێت دیسان ئەزموونێکی فێرکاریە. ئەگەر سەرکەوتن هەستی دەسەڵاتخوازی دەبەخشێتە کرێکاران و لە ئەگەری سەرنەکەوتن پێویستی بوونی ڕێخستنێکی باشتر و ئامانجی گەورەتریان بەگوێ هەڵدێنێت کەوابوو هەر مانگرتنێک سەرەتایەکە بۆ ڕۆژی ئینقلاب کە لەو ڕۆژەدا کرێکاران بە کەمینەیەکی خەباتکار لە ڕێگەی مانگرتنێکی گشتی بێهاوتا کەرەستەکانی بەرهەمهێنان دەخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیان، چونکە سندیکالیزم باوەڕی حکوومەتی زۆرینە ڕەت دەکاتەوە. بۆ زانیاری زیاتر کتێبی دەربارەی سندیکالیزم لە نووسینی لیئۆن ترۆتسکی بخوێننەوە.